نهێنیە گەورەکە ئاشکرا بوو. بۆچی دوای 2 مانگ داهاتی ناوەخۆ و هاتنی 600 ملیار دینارەکەی بەغدا هێشتا سەرۆکی حکوومەت دەڵێت 200 ملیار کورتێنانمان هەیە. لە کۆبوونەوەی دوێنەی ئەنجومەنی وەزیران مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت ڕاگەیاندووە 200 ملیار دینار کورتێنانیان هەیە سەرەڕای هاتنی ئەو 600 ملیار دینارەی بەغدا بۆ دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. قسەکانی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە لە 2 مانگی ڕابردوو داهاتی ناوخۆ بۆ هیچ شتێک خەرج نەکراوە. بەپێی ڕاگەندراوی وەزارەتی دارایی مانگانە 340 ملیار دینارە و بە کۆی 2 مانگ دەکاتە نزیکەی 700 ملیار دینار. ئەگەر 200 ملیاری بۆ پێداویستی دیکە خەرج کرابێ دەبوایە 500 ملیار دینار لە داهاتی ناوخۆ لەبەردەست بووە. بەڵام بەپێی قسەکانی سەرۆکی حکوومەت بێت ئێستا حکوومەت یارەمجگە لە 600 ملیار دینارەکەی بەغدا تەنها 100 ملیاری لەبەردەستە بۆیە دەبێت 200 ملیاری دیکە قەرز بکات بۆ ئەوەی بتوانێت 900 ملیارەکە بۆ پێداویستی موچە پڕ بکاتەوە. بەپێی زانیاری سەرچاوەیەکی تایبەت بۆ ستاندەرد چەند مانگێکە بەهۆی کۆڵبوونەوەی ناکۆکیەکانی پارتی و یەکێتی داهاتی سنوورەکانی خۆیان بە هیچ شێوەیەک ناگەڕێنەوە خەزێنەی وەزارەتی دارایی جگە لە بڕێکی کەم نەبێت بۆ ڕایکردنی کاروبارەکانی حکوومەت ئەوەی تر دەچێتە خەزێنەی حیزبەکانی خۆیانەوە و بۆیە حکوومەت یارەمێساکە تەنها پشت بە پارەکەی بەغدا دەبەسێت بۆ دابینکردنی موچە ئەوی تر پارەکانی داهاتی ناوەخۆ سەرەڕای ئەوەی ماگانە 340 ملیار دینارە لەلایەن ئەو دوو حیزبە دەستی بەسەردا گیراوە و هیچ سوودێکی لێوە ناگیرێ بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم.